هاوڵاتیانی ئەزیز ئێمە هەر لە سەرتاوە بڕیارماندا کە بەشێک نەبین لە حکومەتی پشکپشکێنە و بەشدار نەبین لە دەسەڵات و هەروەها تەنها ڕۆڵمان لە پەرلەمان و لە چاودێریکردنی ڕۆڵی ڕقابی و هەروەها یاسادانان هەبێت و هەروەها جەختمان کردوتەوە هاوپەیمانەکەمان جەختی کردوتەوە لە سەرەتای دامەزراندیەوە کە لە عملی سیاسی لە عێراق هێزێکی کاریگەر بێ و پەرلەمانتارەکانمان لە هەموو ئەو دانیشتانە ئامادە بوون کە تایبەتە بە قوتی خەڵکو و موچەی هاوڵاتیان و کێشی هاوڵاتیانەوە بۆیە سەرباری ئەم داخستنێ سیاسی کە ئێستا هەیە و وەستانی پەرلەمان لە کارەکانی خۆی کوتلەی هاوپەیمانی لە پێناو خەڵک لە پەرلەمانی عێراق مبادرەیەکی هەبوو لە 25 مانگی ڕابردوو کە دەوری پەرلەمان کارا بکرێتەوە پەرلەمان دەست بکاتەوە بە دانیشتنەکەی خۆی و ئێمە تا ئێستا جەخت لەو مبادرەیە ئەکەینەوە و ئەگەر پەرلەمان ئەو ڕۆڵە ڕقابی خۆی نەبێت دانیشتنە ئاسایەکانی نەکاتەوە کە تایبەتە بە هاوڵاتیان و بە قوتی خەڵک ئەوە ئێمە وەکو هاوپەیمانی لە پێناو خەڵک لە پەرلەمانی عێراق داوایەکی یاسایی لە دادگای فیدرالی تۆمار دەکەین لەسەر ئەو پەرلەمانتارانەی کە بایکۆتی دانیشتنەکانەکەن بەبێ هیچ هۆکارێکی سیاسی و هەروەها بەشدار نابن لەوەی کە لە خەمی قوتی خەڵک و هاوڵاتیان نابن تەمان باسی تەنها ئەو دانیشتاناکەن کە پێویستە بە هاوڵاتیان و قوتی هاوڵاتیان و دانیشتە ئاسایەکان ئەگنا کوتلەیەکی سیاسی بۆی هەیە کە لەبەرهەش هۆکارێکی سیاسی بایکۆت بکات و ئەگەر ئەو پەرلەمانتارە سەربەخواانە کە ئێستا داوایان لێکراوە سەرۆک وەزیران هەڵبژێرن یەکێک هەڵبژێرن بۆ کاندید سەرۆک وەزیران ئێمە داوایان لێکەین هەروەها یەکێک هەڵبژێرن بۆ کاندیدی سەرۆک کۆمار هەر هەمان ئەو پەرلەمانتارە سەربەخواانە بەڵام بەمەرجە بە 4 مەرج یەکەم ئەبێ ئەو کەسێک کە دەبێت بە سەرۆک وەزیران لە عێراق کەسێکی خۆی و وەزیرەکانیشی کەسێکی پاک بێت نیشتمان پەروەر بێت و هەروەها هیچ شوبهەیەکی گەندەڵی لەسەر نەبێت و وەکو لە دەستوری شاهاتۆپی دەستور نابێت 2 ڕەگەزنامەی هەبێت دووەم ئەو کەسایەتیە ئەبێ بەرنامەیەکی حکومی واقعی هەبێت کە باز لە گرفت و کێشەی هاوڵاتیان و گرفتەکانیان بکات و هەموو ئەو کێشانە لە خۆ بگرێت کە ئێستا هاوڵاتی عێراقی دەناڵێنێ بەدەستیەوە سێهەم ئەبێت پێشتر لە هیچ حیزبێکی فەرمانڕەوایە نەوبێت و بەشێک نەوبێت لە حکومەتە پشکپشکێنەکانی پێشوو چوارەم ئەبێ کوتە سیاسیەکان و حتا ئەو پەرلەمانتارە سەربەخوانەیش کە ئێستا ئەو شخصێتە هەڵبژێرن بۆ سەرۆکوەزیرانی عێراق بەڵێن بدەن کە دەست وەرنەدەنە وەزیرەکان و هەروەها کارەکانی داهاتووی بۆی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق کەسایەتێکی بەهێز بێت و دوور بێت لە پشکپشکێنە هاوپەیمانی لە پێناو خەڵک نوێی ئایاری 2022 مۆزوعی یەکریزی و یەکماڵی حەزەکەین میلەتەکەمان لە سەقامگیریە بژین حەزەکەین وڵاتەکەمان وڵاتی دامەزراوەیی بێت سەقامگیری لە دامەزراوەکانی هەرێمی کوردستانە هەبێ حەزەکەین کە دەچینە بۆ نمونە هەر جێگایە لە هەر کێشەیەکە هاودەنگی هەبێت لەسەر ئەو کێشانی کە تایبەتە بە خەڵک بەڵام ڕاستە بێ من پێم وایە شتێکی تەبیعیە گەر دووسێ حیزبی سیاسی کێبڕکیان هەبێت لەسەر کاندێ هیچ کێشەکە ئەوە نییە و حتا ئەگەر یەکێتی پارتی کەیسە لە هەموو شتێکا شەریکن پێم سەیرە ئەم شتیان دروست کردووە لەسەر کاندیدی سەرۆکوەزیران کە ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان باوەڕ بە بەشێکی و سیناریانی کێتی پارتی ناکەین پێمان وایە جۆرێکە لە خۆخاپڵکردن و هەروەها جۆرێکە لەوەی کە تا ئێستا هێزە عێراقیەکان لەسەر کێشەکانی خۆیان ڕێنەکەوتنەوەگینا دڵنیام هەچ کاتی ئەوان ڕێ بکەون کاندیدی سەرۆک کۆماریش دەیبینیتەوە هیچ کێشەیەکیان نایە بەڵام ئێمە خۆمان کردنەوەی نوێ کاندیدێکمان داناوە وەکو چەند جاری دووبارمان کردەوە بۆ نمونەی سەر لە تورکیا دەمیرتاش لە ئۆپۆزیسیۆنیشا بوو ئۆپۆزیسیۆنیش بوو بەڵام کاندید بوو بۆ سەرۆک کۆمار بەرامبەر ڕئیسی ئێستای تورکی ئەردۆغان وەکو جۆرێک لە تەحەدایە وەکو جۆرێک لەوەی کە بڵێ ئێمەش هەین ئێمە کاندیدێکمان داناوە بەڕاستی چەند جارێک شڕمان کردەوە وەکوی بڵێن کە ئێمەش وەکو یەکێتی پارتی هێزێکی سەرەکین لە هەرێمی کوردستان و کاندیدێکمان هەیە بەڵام باوەڕکە کێشەکە نە ئێمەین و ڕاستیش بێ وەکوتم پێم وانەیە کێشەکەی یەکێتی پارتیە هەست دەکەین هێزە عێراقیەکان خۆیان لە ئێستا ڕێک نەکەوتون هەچ کاتێکیش ڕێ بکەون باوەڕ کە حساب بۆ ئەو شەڕی ئەمان و ئەو شەڕە پۆستی ئەمان ناکرێت